سڵاوتان لێبێ خۆشەویستان، من چۆمان خەسرۆم لە بەرنامەکانی ئەمڕۆی چۆمان لە رادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانی لەگەڵتانم. مژارە گەرمەکانی ڕۆژ لە ئەمڕۆی چۆمان هەڵبژێرم بە میوانداری پسپۆران و شارەزایان بە تایبەتی لە بابەتی سیاسی بە یاخود کۆمەڵایەتی ئەو بەڕێزانە دێنە ستودیۆ بۆ ئەم جاریش زۆر بەڕێزکە کامەران غەریب وەکو چاودێری سیاسی بابەتێکی گەرمی ڕۆژ هەڵبژێرین کە ئەویش زیاتر لە سێ هەفتەیە کە جەنگی ئەمریکا ئیسرائیل و ئێران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بابەتی گەرمی هەموو دنیاە لەگەڵ زۆر بەڕێزکە کامەران غەریب ئەم باسە وروژەنم سەرەتا کامەران بەخێراتی سڵاوتان لێبێ. زۆر سپاس کامەران کامەران چۆن ئێمە دوجار لە نێو ئەم جەنگین یاخود لە چەقی ئەم جەنگین وەکو ئەوەی کە ئەڵێ فیلەکان شەڕەکەن یاکان ئەپلیشێنەوە بۆ ئێمەی کورد لە هەرێمی کوردستانە یاخود پارچەکانی دیکە تا چەند سیاسەتێکی حەکیمانی گیراوەتە بەر هەرێمی کوردستان تێوە نەگلێت هەرچەنە ئەیانەوێ پەلکێش بکرێت سەرڕایەوە کە هەش شەید هەن لەگەڵ چەندین بریداراوە لایەنی مادیش بە تایبەتی لە فڕۆکەخانی سلێمانی و هەولێر و تا ڕادەی سەرسنوورەکانی دۆهۆکیش هەرێمی کوردستان چۆن سیاسەتی حەکیمانی گرتوتە بەر بە تایبەتی تر ئەمە گرنگە کە هەشت و تەرەفدارەکان لە قوپۆپەکانی هەشت کە تەرەفداری ئێران هەرێمی کوردستانیانوێ لەم باسە لەم جەنگە تێوە بگلێنن. بۆڵێ ئێمە زیاتر ئەگەر پرسیارەکە چڕکەینەوە لەسەرەوەی کە هەرێمی کوردستان چۆن توانیوێتی و خاوسەنگیە بپارێزێ ئێمە ئەزمونێکی دوور و درێژمان هەیە لە ماوەی 35 ساڵی ڕابردوو لە پاش ڕاپەڕینەوە تاوەکو ئێستا ئێمە لەم ناوچە ئاڵۆزەی کە پێڵێن ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە تایبەتتر کە ئێمە بەشێک بووین لە عێراق کە بە فەرمی دانمان پێدانا نانراکە هەرێمێکی فیدراڵین لە عێراقا و بەر لەوەش ئەو پەیوەندیە ئاڵۆزەی کە لەگەڵ حکوومەتی ناوەندی بەغدا هەبوو ئێمە لە پاش ڕاپەڕین ئێمە لێرە دەسەڵاتێکی خۆبەڕێوەبەریمان هەبوو بەڵام بەبێ ئەوەی ئێمە سەرچاوەیەکی ئابووری بە هێزمان هەبێ بێ ئەوەی ئێمە لە ڕووی نێودەوڵەتیەوە هیچ اعترافێکمان پێ بکرێ بەبێ ئەوەی ئێمە بتوانێت خۆمان لە شەڕ و ئاڵۆزیەکان پارێزین بەڵام تاوەکو ئێستا قۆناغ بە قۆناغ چ لە سەردەمی پاش ڕاپەڕین چ پاش ڕوخانی ڕژێمی بەعەز هەروەها پاش هاتنەکایی ئەو کیانەی کە پێڵێن عێراقی نوێ یا عێراقی فیدراڵ کە هیچ بۆنێکی بە فیدراڵیەوە نەکردووە و هیچ سیمایەکی فیدراڵی پێوە نیە بەو تەعاملەی کە لەگەڵ هەرێمی کوردستانە کردوێتی قۆناغ بە قۆناغ ئێمە توانیمانە هەرێمی کوردستان لە ئاڵۆزیەکانە لە شەڕەکانە لە ئاژاوەکانە لە تنگانەکانە لە ئابلوقەکانە تاوەکو ئێستا بێنین وەکو قەوارەیەکی دەستوری لە ناو دەوڵەتی عێراقا توانراوە ئەم هەرێمە قۆناغ بە قۆناغ ئەگەر چی کلەیش هەبێ ئەگەر گازندەش هەبێ ئەگەر کەم و کوڕیش هەبێ توانراوە قۆناغ بە قۆناغ گەشە بە پەیوەندیە دیبلۆماسیەکان بدرێ بە بواری خۆشگوزەرانی بە بواری خزمەتگوزاری بە بواری سیاسەتی نێودەوڵەتی سیاسەتی ناوخۆیی ئەمە هەمووی قۆناغ بە قۆناغ پەرەی پێدراوە تاوەکو ئێستا کە هەرێمی کوردستان خاڵێکی زۆر درەوشاوەیە لەم ناوچەیە تاوەکو شەڕی ئێران و ئەمریکا و ئیسرائیل ئەو باگراوندە ئەو گەڕانێ بە تایبەتی کامران ئێمە کە ئەیبینینەوە چه عێراق چه ئێران جەنگی هەشت ساڵیان کە کرد دوجار ئەنفالی بە دوا کیمیابارانی بە دوات وە کاولکردنی کۆی گوند و ئەوەی کە پێڵن کۆی هەرێمی کوردستان لەو جەنگە تێوەگولا بەمەرجێ دوجار ئەو دوو فیلە بوون شەڕیان کرد هەلو لە دەست پێکە کە وتم دوجار ئەم هەرێمە کەوتە بەر نەفرەتی ئەنی ئەوانی کە دیاری بەو شوەیە کە هەرێمی کوردستانیان بەو دەردەگەیان کە تای ڕادەی جینۆساید چوو چۆن بۆ ئەم جارە کە ئێمە هەرێمێکی ئاوەدانە بینینەوە ئەوەی کە پێڵن ئاسایش و ئاوەدانی ئەم سیاسەتە حەکیمانە گیراوەتە بەر تا ئێستا ئێمە بمانەوێ و نەمانەوێ ئێران دراوسەیەکی زۆر گرنگە بۆ هەرێمی کوردستان پەیوەندیەکانمان بەرزوو نزمی بەخۆی بینیوە ئاڵۆزی بەخۆیەوە بینیوە هەروەها دۆستایەتیشی بەخۆیەوە بینیوە باگراوندێکمان هەیە ئێمە لە سەردەمی شاخە هاوکاری بەرامبەر ئێمە هاوکاری ئەوانمان کردووە لە شەڕی ڕژێمی بەعسا ئەوانیش هاوکاری ئێمەیان کردووە پەنابەرانی ئێمە لەوێ جێگ و مەکانیان بۆ کراوەتەوە بەڵام دوا ڕاپەڕین
ئەم گۆشە نیگایە وەکو هەزم نەکردنێک بە هەرێمێکی کوردی فیدراالی لە دراوسێی پارچەیەکی تری کوردستان کە لە چوارچێوەی ئێرانایە ئەم پەیوەندیانەی نەختێک ئاڵۆز کردووە هەرچەند حکوومەتی هەرێمی کوردستان و حیزبە سیاسیەکان هەر کەسە و لە لای خۆیەوە هەوڵی داوە کە ئێمە حەدە ئیمکان بتوانین خۆمان لە ئەو چۆنەڵێ ئاڵۆزی و پێکدادانە لەگەڵ دراوسەکانمان پارێزین بەڵام زۆر جاریش هەیە تۆ بە بێویستی خۆت تووشەبی بۆ نمونە ئێمە لە شەڕی تورکیا و پەکەکەیە بەشێک لە خاکی کوردستان دەرگیریە و شەڕە بوو گوندەکانی ئێمە چۆڵەکرا گوندەکانی ئێمە بردومانە ئەکرا لەگەڵ ئێرانیشا بە هەمان شێوە لە کاتێکا کە بەشێکی زۆری کوردانی ڕۆژهەڵات لێرە نیشتەجێن بەڵام زۆر بە ئەمانەتەوە ئەتوانم بڵێم کە زۆر کوردانە ئەوان بڕیاری خۆیان داوە بۆ ئەوان ئەزانن لە پێناو دەستکەوتێکی کاتیە ئامادە نین کە ئەم هەرێمی کوردستانە کە چاو و چرای هەموو کوردستانیانە بخەنە مەترسیەوە تاوکە ئێستا زۆر بە جوانی ئەوان لەگەڵ ئەم هەرێمەیە هاوسەنگی خۆیان پاراستووە لەگەڵ حکوومەتی ئێرانیشای مازای ماوەیەکی زۆرە چالاکی چەکداریان ڕاگرتووە تەنها ئەو قوربانیان داوە لە پێناوییان لە پێناوی هەرێمی کوردستانە هەرێمی کوردستان ئەوەی لە بەرچاوە بەڵام دوجار ئێمە لە ناوچەکەی دوجار ئەوانیش حەقی خۆیان ممارەسەی سیاست و بەدڵنیایەوە کە پێڵن فکری خۆیان بکەن بە تایبەتی کەوان ئاوارە بوون لەسەر خاکی خۆیان بەدڵنیایەوە چۆن ئەمە لەسەر سنوورەکان وەکو پێشمەرگە شەرمان لەگەڵ بەعسە کرد بەڵام بەدیوە کە ئەوان ئەو هاوسەنگیان پاراستووە بەڵێ بەڵام بە دوجار ئێمە لە ناوچەکەیان کە ئاگریتیا ئەبارێ ڕۆژانە هەزاران موشک ئاڵوگۆڕەکرێت لە نێوان ئێران و وڵاتانی دەور و پشت و ئیسرائیل و پێگە ئەمریکیەکان لە وڵاتانی ناوچەکە کە ئێمەش لێی بێبەش نەبووین و ئێمازایی مەسەن هەندێک لە بەرژەوەندیەکانی ئەمریکا لە هەرێمی کوردستانە هەیە بە هەمان شێوە کە هەندێک لە بەرژەوەندیەکانی ئێرانیش لە هەرێمی کوردستانە هەیە ئەمەش نیشانەیەوەیە کە کوردستان توانیوێتی ئەو هاوسەنگیە بپارێزێ بەڵام وەکوتم ئێمە لە نمونەی کاکەوەران هەر لە نمونەیەوە بۆ نمونە کۆنسوڵاتی ئێران لە چەقی پایتەخت هەیە کە ئەربیل و هەولێرە ینی مەسەلەن ئەو کۆنسوڵاتانەی ئێران لە وڵاتەکانی تر نییە کە بەرموشتێکیان نەخاوکو وەکۆی کە هاوپەیمانە کەواتە لێرە ئێمە تەنها بیانۆ گەبینەوە خود بۆ قاوداخستنێکی نێو میدیای ئێرانی کە ئەم موشەکان ئاویژرە بۆ هەرێمی کوردستان سەرڕاوێکە بەرگریەکی باشەیە لەلایەنەوە جگەل لەوە بەرژەوەندی ئێران تەنها ئەوە نییە مازای سنوورێکی دوور و درێژمان هەیە لەگەڵ نزیکەی 500 کیلۆمەتر زیاتر ئێمە سنوورێکی دوور و درێژمان لەگەڵ ئێرانە هەیە بەرژەوەندی ئاڵوگۆڕی بازرگانیمان هەیە کۆمەڵێکی زۆر لە کۆمپانیەکانی ئێران لێرە کار ئەەکەن بەڵام ئەوەی کە زیاتر ئێمە ئازارەدا ئەوەیە کە ئێمە لە ناو ئەو وڵاتەی کە پێڵێن وڵاتی خۆمان وڵاتی عێراق و قوارەی کە ئێمە هەرێمێکی دەستورین تایە پەلامارەکان لەوێوە ئاراستەی ئێمە ئەکرێت لە ناو عێراقا یعنی ئێمە بۆتە جێی سەرسۆڕبان بۆ هەموو دنیا عێراق بۆتە وڵاتێک کە هەم ئەمریکا لێدا هەم عێراق لێدا هەم ئێران لێدا یعنی چۆنەڵی وەکو چێشتێکی مجێوری لێ هاتووە شەڕی ئێمە بە دروستی لەگەڵ ئێرانان نییە ئێمە هیچ شەڕێکمان لەگەڵ ئێرانان نییە وەکو بەرژەوەندی ئابووری ئەوی کە پێڵن کە ئێمە لەسەر سنوورەوە تا خاڵە گومریەکان ئەمە لەگەڵ ئێرانە بەرژەوەندی هاوبەشمانی تا ڕادەی نەبوونی هاوسەنگی زلهێزی هەرێمی کوردستان هیچ کاتێ بڕیارێکی ئەقلانانە ینی استراتیژێکی سیاسیانە نییە کە بڕاتنەوە ماڵایەوە شەڕی ئێمە لەگەڵ وەکوتم لەگەڵ ئەو دەوڵەتی قوڵەیە کە لە عێراقا حکومەدا عێراقی شیعە ئەو گروپ و فەسایل و کەتائیب و ئەم ناوانەی کە لە خۆیان ناوە لە ژێر ناونیشانی حەشری شەعبی کە نزیکەی 72 فیرقەی جیاوازن لە ژێر کۆمەڵک ناونیشانەوە بەشێکی زۆریان ئەوانن کە هەرێمی کوردستانەکەنە ئامانج ئەو کەتایبەی کە لە دووس خوڕماتوو بوو لەم ڕۆژانە لە بەغدا فەرماندەکەیان کردە ئامانج ئەو کەتیبەیە کەتیبە ئیمام عەلی کە چێڵگەی گازی کۆرمۆر ئەوەی لە عێراق گوزەرەکە کامەرن بەجددی سیاسەتێکی تراژیدی کۆمیدیە لە نمونەی ئەو کەتایب ئەو گروپانە کە لە عێراقن و هەرێمی کوردستان هەمیشەکەنە
ئامانجی ئەسەن ئاماجەکانیان پوچن سەرڕاوی کە بڕەجارێک بنە هۆی بۆ نمونە لە کۆرمۆیان یاخود شەیدی لێ ئەکەوێتەوە مەسەلەن بۆ لێ کۆمیدیە عراقی قوڵە یعنی حکوومەتێک لە ناو حکوومەتێکی ترە لەوەیە کە موچە و بوجە و سەرڕای تانکی ئەمریکی و چەک و ئەسلحەی ئەمریکیشان لەژێر دەسایە شتێکی کۆمیدیە گوزەرێ لەم عراق لەم بڵێ تەبعی تاکی عێراقی وایە گەر کتێبەکانی عەلیوەردیتان خوێن دەبێتەوە زۆر باش لە سایکۆلۆژیای تاکی عێراقی تێگەشتون ئەو ئەیەوێ نەوتەکەی بە خاکی تۆیە بڕوە بەڵام تۆ نەڵی موچەکەم بەرێ دووفاق بەڵێ دووفاقیە ئەو ئەیەوێ هەموو سەرچاوەکانی ژیانت لێ زەوتکە بەڵام تۆ دەنگت لێ بەرز نەبێتەوە مادام لە دەستورە چەسپاوە تۆ هەرێمێکی فیدراڵی کوا دەسەڵاتەکانی هەرێمێکی فیدراڵی وەرە ئەگەر بە پێی دەستورە ڕاستە هێواڵێن مەسەن هەرێم تەجاوزی کۆمەڵێک لە دەسەڵاتەکانی کردووە وەرە لیژنەیەکی بێلایەن دانیشێ بە چاودێری نەتەوە یەکگرتووەکان بزانە ئایا هەرێمی کوردستان بە پێی ئەو دەستورە نزیکەی 55 مادەی جێبەجێ نەکراوە زەرمەندە یا سوودمەندە ئەمە کێشەی ئەم کەتائیب و فەسایلە پانعەرەبیزمە ئایدۆلۆژیە شۆڤێنیە یعنی تێکەڵەیەک لە پانعەرەبیزم شۆڤێنیەتێکی دەمارگیری بەدەوی ئەنجا ئاینگەرایش ئەمانە هەمووی تێکەڵەیەکی لێ دروست بووە ناویان ناوە حەشدی شەعبی و فەسایلی شیعە ئەو کێشەی لەگەڵ ئەوەیان نییە کە تۆ بەشێکی لە عێراق بەڵام کێشەی لەگەڵ ئەوەیە کە تۆ نەفەسێکی ئازاد کێشی کێشەی لەگەڵەوەیە کە تۆ بە جوانی شارەکانت بڕازێنیتەوە دێ هەر ئەوانەی کە یعنی ئەبێ شاخی کۆڕەک چی لێبێ شاخی کۆڕەک چی لێبێ هەر ئەوانەی کە بۆ جەژنی نەورۆز و پشووەکان بە سێچارەکەەوە دێن لە شاخی کۆڕەک سەما ئەەکەن ئەچنەوە لە جنوب درۆنەکان مجاهەزەکەن و لە شاخی لەوە کاک کامەران ئاماژەت بە کەسایەتێکی کۆمەڵناسی وەکو عەلیوەردیە کە سوسلێژە ینی بەتەواوی معنە کۆمەڵگەی عراقیمان بۆ شیتەڵە کاتەوە بۆ بەرچاوە خاتەوە لە نمونەی ئەوەی کە دادگای فێدراڵی نەوتی هەرێمی کوردستانی گرتەوە یاخود بە نمونەیەکی تر هەرێمی کوردستان کارەبا بۆ عراق دابینەکە یعنی یەن لە سەرچاوی بۆ ئەوی کە خۆیان ببنە خاوەنژین و ژیار و ئاوەدانی ئەوەی کە پێڵن ڕووناکی لەوەش ئەیان ینی بەم دوالیزمێ کەسایەتی تاکی عراقی کوردی بەدبەخت گیرۆدەی ئەوان پەندەکە هەیە کە باڵێ دوو کەس لەسرە مەرگان یەکێک داوای بینینی دایکیەکە ئەوەی ترڵێ با دایکی نەبینێ دەق ئەمە میسالی عەرەبی شیعەیە هەرچەند سونەش عەرەبی سونەش مەترسیەکی بەڵێ دوا شیعە لە عێراقا مەترسیەکی گەورە لەگەڵ عەرەبی سونەیە چونکە ئێمە لەگەڵ عەرەبی شیعەیە کێشەی داهات و دەسەڵات و کۆمەڵێک سەرچاوەمانە بەڵام لەگەڵ عەرەبی سونەیەمە کێشەی خاکمان هەیە ئەمە کێشە گەورەکەیە ئەم قومبەلە تەوقیت کراوەیەکە کە ئەمڕۆ یاسبەیە ما بێ ڕوبەڕووی ئەوەش ببینەوە بەڵام بە هەر حاڵ ناوچەکە ئەکوڵێ ئێمە ئازانین کە ئێران ڕۆژ بە ڕۆژ سەرکردەی ئەکوژرێ ڕۆژ بە ڕۆژ زانای ئەتۆمیە کوژرێت تا کارگەیشتەوەی کە ڕێبەری باڵای کوژرا بە پێچەوانەیەوەی کە زۆر کەس تەسەوریە کرد پاش کوژرانی خامنەیە و دەوڵەتە کۆتایی پێدەی بەڵام سیستەمی ئایدۆلۆژی دەیان خامنەی دروست کردووە خاتەوە شوێنی وەکو ڕۆبۆت کاری خۆیەکە ئەمە کۆتایی پێ نەهات کەواتە شەڕەکە درێژخایەنە ئێستا وای لێ هاتووە مەسەرەن دوا خامنەی کە کوڕەکەی دانرا وەکو کوردەواری خۆمان ئەڵێن باوە کوشتەیی هەیە لەگەڵ ئیسرائیل و ئەمریکایە ئەگەر مساومە بکە ئەوە سەرشۆڕیە بۆ خۆی ئەگەر مساومەش نەکە ئێماوێ چاوەڕێی شەڕێکی زۆر درێژخایەن بکەین وەکو ئاماژەکانی سیاسیم لە کاکامران ئەوێت تەبەن ئەمە جیاوازی هێز ئەبینینەوە بە تایبەتی دەوڵەتێکی وەکو ئیسرائیل کە ئەڵیان خاوەنی چەکی ئەتۆمە ئەوە هیچ کە ئەمریکا زلە هێزی سەرزەوێ خوێنەیەکم بۆ بکەی کاکامران ئەم جەنگە ناهاوسەنگە کە ئێمە دەبینینەوە تا دوێنەی لاریجانی کە بەدەستی ئیسرائیل وە گروپە نیێنەکانی کە کوژرا ئەنی کە دەوڵەتی تیۆکراسیە بینینەوە ئەمەیە تا ئاخر نەفەس شەڕ لەسەرەوەکە دەوڵەتی دینی مەبەست بە ئەم جیاوازی ئەمەش دوجار ئەبێ ئەو مەترسە ببینەوە لە دەوڵەتێکی ئاینیە
تا ڕادەی خۆفیدایی و تاش دوعاکردن پێشتریش باستم لەوە کردووە دەسەڵاتی ئایدۆلۆژی بە هەردوو وارەکەیە چ چەپ چ ئیسلامی یعنی دەسەڵاتێکی دەمارگیرە ئەوەی کە لە سیاسەتی نێودەوڵەتیە ئیمکانی هەیە بە نەشەڕ و نەدوژمنایەتی و نەدۆستایەتی تاسەر هەیە بەڵام بەرژەوەندی تاسەر هەیە کەم ڕەنگتر ئەبێتەوە لە دەسەڵاتێکی ئایدۆلۆژیە کێشەکە ئەوەیە ئێستا ئێران لە بەردەم دووڕیانێکە یاوکوتم مساومە بکە شکست و تەسلیم بوونە مساومە نەکە ئەم شەڕە درێژخایەنە بەڵام ئەمریکا و ئیسرائیل دەستیان بە زۆر سەرچاوە ڕائەکا بەڵام ئایا سەرڕایەوەی کە نزیکەی 40 ساڵە ئێران لەژێر گەمارۆی ئابوووریایە سەرچاوەکانی بۆ دابینکردنی چەک و تەقەمەنی ئەو پێداویستیانی کە بۆ شەڕۆکاریێنە تاکەی بڕەکە ئەمە پرسیارەکەیە هەرچەند تاوەکو ئێستا زۆر بەهێز هێناکەمی ورتری کەرەوە زانم دیراسەکەی دیراسی بەڕێستان زۆر ئەشکێتەوە بە حکومی فارسیزانیە کرد مەسەلەن دۆلار بە تمەن نەبوونی ئاو نەبوونی کارەبا بوونی ئەو هەموو فشارە ئابوووریە ینی لۆدە لەسەر بە تایبەتی گەمارۆدانی ئێران ئەمە ئەکاتە چ شەڕێک چ شەڕێکی ئەقلانی خۆی خەڵکی ئێران ناشنانین خەڵکی ئێران نەئاشنا نین بە گەمارۆ و بە شەڕ و بە ئاژاوە و بە کوشتن و بڕینەوەمانەی مازای لە پاش ساڵی 1970 کە و دەسەڵاتە هاتە سەر حکم تاوەکو ئێستا یەکانگیرێت لەگەڵ زۆربەی زۆری وڵاتانی جیهانە لەگەڵ دراوسەکانیا پەیوەندیەکی زۆر زۆر باشی نییە بە تایبەتی وڵاتە عەرەبیەکان شەڕێکی درێژخایەنی هەبووە لەگەڵ عێراقا کە بە ملیۆنان کەسی تیا ئاوارە بووە و کوژراوە و سەروەت و سامانێکی زۆر لە هەردوو وڵاتەکە بەو شێوەیە بەڵام دوجار ئەم شەڕەت تۆخ بۆتەوە بە هاوشێوەی شەڕە کلاسیکیەکانی تر نییە هەرچەند لەم شەڕەیە خەڵک لە بەهۆی تۆپ و فڕۆکە و موشەکەکان کەمتر زیانمەندە بن چونکە ئامانجەکانی ئەمریکا و ئیسرائیل دقیقە بەڵام لە بارێکی ترەوە لە نەبوونی بژێویەوە لە ئیژنەکردنی سیستەمی بانکیەوە لە دەستنەکەوتنی پێداویستیەکانی ڕۆژانەیە لە غازا لە نەوتا لە کارەبایە ئەمانە زیاتر گوشارەکاتەوە ئەو وڵاتە خۆی هەمیشە لەژێر پرسیاری جدیا بووە نەبوونی ئازادی و بوونیە و هەموو بەڵێ بەڵێ ئەمە زیاتر گوشارە خاتەوە سەر خەڵکەکە ئەمەش خاڵێکی بەهێزە کە بە تایبەتی ئیسرائیل و ئەمریکا ئومێدیان لەسەر هەڵچنیوە خاڵە بەهێزەکە چییە؟ گوشارەکان لەگەڵ هێرشە سەربازیەکان بەیەکەوە وا بکەن کە خەڵکی ئێران ئەو دەسەڵاتەی کە ئێستا ماوەتەوە لە ئێران لێی هەستن و وەکو پێشتر بینیمان لە خۆپیشاندانەکانی چەند فترەی ڕابردووە خەڵکێکی زۆر کوژرا لە ناو ئێرانە دەسەڵاتی ئێران سەرکوتی کردن ئەو ئومێدەیان هەڵچنیوە کە دوجار بزماری کۆتایی لە تابوتی کۆماری ئیسلامی ئێران خەڵکەکە لێدا کاک کامەرە هەر خوێنەوەیەکی سیاسی کرد بۆ چەند مانگی ڕابردووی پێش کە خۆپیشاندان کرا 35 تاچ لە مرۆڤی مەدەنی کوژران هزار بەڵێ 35 تاچ لە 1000 مرۆڤی مەدەنی تاوان 1000 بەڵام لەم شەڕا تەنە 3000 کوژراون ئەم جیاوازی ینی تۆ بەدەستی خۆت ئەمە لە ڕووی مافی مرۆڤەوە بۆ میلەتەکەی خۆت و لەگەڵ هاوڵاتیانی خۆت ئەم جیاوازە زۆر ئێمە ئازانیە گەر بمانەوێ بە شێوەیەکی بێلایەنانە شرۆڤە بۆ ئەو شەڕە بکەم شەڕی ئەمریکاوی ئیسرائیل لەگەڵ ئێرانە چییە لەگەڵ سەرانی ئەو دەسەڵاتەیە لەگەڵ میلەتەکانی خەڵکی ئاسایی بکوژێن هیچ ئامانجێکی سیاسی بۆ نایەتە دی بە پێچەوانەوە دووچاری کۆمەڵی گیر و گرفتە بێ لە کۆمەلگای نێودەوڵەتیە ئەو هەموو تەرکیزی خۆی خستۆتە سەر ئەوەی کە سەرانی ئەم کۆماری ئیسلامیە لەناو ببە ژێرخانە سەربازیەکانی ئەتۆمیەکانی موشکیەکانی لەناو ببە دوجار ئەگەر بڕیارێک بۆ داهاتووی کۆماری بڵێن وڵاتی ئێران هەیە خەڵکی ئێران خۆی دوا بڕیارەکە هەمیشە ڕژەمە دیکتاتۆرەکان ینی بەم شوێن کاکامەران ئێمە کە جیاوازی دووبارە جیاوازی هێزمان بینیەوە و کاتێک کە لە عێراقدرا بەڵام دوجار سەدامیکی دیکتاتۆر مشتێ خۆڵەمێشی بەجێهێشت ینی بەزەییان نییە نە بە میلەتەکە نە بە مێژووی ئەو میلەتە نە بە دوجار کۆی ئەوەی کە پێڵێن ژین و ژیار ئەمە بەسم لە بینینەوەکەیە بڵێ بە دڵنیاییەوە تۆ لەوانەیە لە ڕووی هەست و سۆزەوە گەر
سیاست بکەی کۆمەڵێک شت لە بەرچاو بکری وەڵام سیاست جێی هەست و سۆز نابێت سیاست بەرژەوەندیە بەرژەوەندی هاوبەشە بەرژەوەندی زیاترە بۆ خۆت ئێستا ئەگەر سیستەمی کۆماری ئیسلامی بەدەر لەو دەماگیریە ئاینیە کۆمەڵک تەنازولات بکات لەوانەیە 10 ساڵی تر ببێ بە هێزێکی ئەتۆمی تەنازولات ئەکا کۆمپانیا ئەمریکیەکان بێن لە ئێرانە تیجارەتی خۆیان بکەن فەزایەکی کراوە بۆ خەڵک دروست بکە هەمان سیستەمی ئیسلامی لە ژێر حکمی سیستەمی نوێی جیهانیە کە ئەمریکا سەرپەرشتیەکە 10 ساڵی تر دەتوانێت ببێتە خاوەنی چەکی ئەتۆمی کاک کامەران هەر وەکو هەڵسەنگاندن پێشتر ئاماژەت بە کۆمەڵی خاڵا بە تایبەتی ئەمە کە دنیای ئیسلامی بینەوە لە نێوە دنیای عەرەبی ئیسلامی یعنی تام ڕادەیە کۆماری ئیسلامی ئێران باشە ئیسلامە یەک کتابە یەک قورئانە سەر بڕە جیاوازی مەذهبی ئەوانیش بوونەتە دوژمنی هەرە سەر سەخت و ئەوەی کە ئەم ئێرانیش بووەتە نەیاری ئەو وڵاتانە بە درۆن و بە بۆمکە ئەوان بۆمبارانەکە ئەمە خوێندنەوەیکی قوڵتری ئەوێ بە تایبەتی لە چۆنەڵی نۆستالژیا و سایکۆلۆژیای تورک و عەرەب و فارسە هەر یەک لەو سێنەتەوەیە هەر یەک لەو سێنەتەوەیە کۆمەڵێک دەوڵەتی جیاوازیان هەیە دەوڵەتی تورک زمان چەند دەوڵەتێک هەیە دەوڵەتی فارس زمان چەند دەوڵەتێک هەیە هەروەها لە هەمویان زیاتر دەوڵەتی عەرەب زمان چەند دەوڵەتێک هەیە ئەوان لە ناو خۆیانە بڕوایان بەوە نییە کە یەک بگرن و وەکو چۆنەڵێ ویلایەتە یەکگرتووەکانی ئیسلامی دروست بکەن بەڵام کاتێکی قوڵە چۆن قۆم ئەەکەی سنتەر و کاتێک کە دێتە سەر ئەوەی کە مافی گەلێکی بەشخوراوی زوڵم لێکراوی وەکو کورد بدەن پێڵەن تەجزیەتە لەبە جوداخوازە چ پاشاکانیانەوەی کە لە ئێستا لە منفا بەسرە بن لە کوڕیشا چ ئەوانەی کە ئێستا لەسەر حکمن لە ئێران و لە تورکیا و هەروە لە عێراق ژێمە بە جوداخوازە زانن ئەمە دووفاقیەکەیە کاری لە هێلکە دەرنێناوە هیچ اعترافاتێکی وەرنەگرتووە لەوێ دژمنایەتی کورد دەرەخا کاکامەران تەمەن کاتم زۆر نەماوە چۆن کورد ینی بەم واتایە ئەوەی نەمکوژێ بە بەهێزم کە تا دوێنێ بوو دادگای فیدراڵی کەوانە فیدراڵی عراقی نەوتەکەی ئێمەی گرتەوە بەڵام ئەمڕۆ کورد چۆن بەم مەرجانە دووبارە بڕاتەوە نێەوەی کە لەوێ گەروی هورمزدا ئەخرێت لەم لا گەرویەکی تری بۆریەکانی ئەم ئەکرێتەوە بە تایبەتی لە ڕووی جیانەوەت نەفەسە ئاخرەکەی ئەگەر کەسێک بێوێ سیاست بکە بە دڵنیایی وەکو حکوومەتی هەرێمی کوردستانە بێ سیاست بکە بە تایبەتی لەم فتریا تۆ سێ حاڵەتی زیاترت نییە لە بەردەستان دوژمنەکە داوای لێکردووی کە هاوکاری بکەیت دوژمنە بەڕاستی دوژمنە ئێمە باگراوندێکی زۆر دوور و درێژمان دوژمنەکە داوای لێکردووی هاوکاری بکە سێ حاڵەتە هەیە هاوکاریەکەی بەڵام لە بەرامبەرە تۆ ئیمتیازی لێوەرەگری سیاسیە ئەمنیە ئابووریە ئیمتیازی لێوەرەگری ئەوەی کە پێشتر لە ڕاگەیاندەکەی وەزارەتی سامانە سروشتیەکانە ئێمە بەرچاومان کەوت هاوکاریەکەی بەڵام ناتەوێ بەهێز بێ هاوکاریەکەی تۆ زۆر بەهێزی بکە زۆریش لاواز نەبێ واتە هاوسەنگیەک ڕاگری یاوەکو بەو شێوەی کە بە هەست و سۆز تەعامل بکەی کۆنەقینەکە لە بەرچاوەگریت و بە هیچ شێوەیەک هاوکاری ناکەی لەم سێ حاڵەتە زیاتر بەدەر نییە جا ئەقلانیەتی حکوومەتی هەرێمی کوردستان و چوارچەوەی حکوومەتی عراق لە عراقین ئەمەوەکو فیدراڵێتە نەوەکو ناچاریەکە و لە بۆری هەرێمی کوردستان جوانت فەرموو کە هەرێمی کوردستان سەرڕای ئەوەی کە تا ڕادەی خینکاندن نەفەس نێڵانەوە کە ئەکاتە قوت عراق بەو نەفەسە تەعاملی کردو بەڵام لە هەمان کاتە لە ناچاریە ئەمەیە کە هەرێمی کوردستان دوێنێ پێری کاک مەسرور بەرزانی وتی دەبێت بە عراق ینی کوردیش فێری ئەبێت دەبێت ببێ بە دڵنیاییەوە تۆ خاڵی بەهێزە بەکەوت تۆ بۆری هەرێمی کوردستان هەروەها ئەو بۆریەی تریش کە لە کەرکووکەوە ڕێوە تورکیا و لە عێراقۆی بەخاوەنی ێزانێت لە کۆتاییار دێتەوە خاکی هەرێمی کوردستان واتە تۆ هیچ سەرچاوەیەکی ناردنەدەرەوەی نەوتن نییە گەروی هۆرمزیان لێگرتووی ئەمڕۆ ئێران ڕایگەیاندووە نەخێر لە فەیسبووکیشان نووسیم پۆرتاڵێک دروست دەکەن بە ناوی نەوتی من
ئەو وڵاتەی کە ئەیەوێ مۆڵەت وەرگێت نەوتەکەی لە گەروی هورموزەوە تێپەڕێ ئەبێ خۆی لەو پۆرتاڵەیە تۆمار بکە مۆڵەت پێدانی فەرمی لە وڵاتی ئێران بۆ بێتەوە ئەنجا کەشتیەکانی ڕێگەی پێبدەن بە هەمان شێوەی هەژماری من کە کۆمەڵک خەڵک پێ رازی نەبوون و دوایی بەدزیەوە چون هەژماری منیان کرد. بەڵێ بینیمانەوە دوور سیاستی حەکیمانەی دوورمەودا دووربینانە یعنی ئەمە لەگەڵ یا دڵسۆزیەکی ینی پاک هەبێ لەگەڵ ئەوەی کە پێڵ ئەم پۆلەتیکانە هۆنەری ڕامکردنی ئەوی تاوان بە دڵنیاییەوە یعنی تۆ ئەگەر سیاسەتی ژەکەی بێ بە ئەخلاقەوە سیاست بکەیت سیاست ئەوە نییە وەکو هەندێک کەس بەڵێ بە چەپەڵیەیکە سیاسەتیش بفەنی واڵێ بە هوەری کردنیەکانە واتە هیچ شتێک نییە لە سیاستە ناممکن بێ ئەوەی دوێنێ دوژمنت بووە ئەمڕۆ بەرژەوەندیەکی وات بۆ دێنێتە بوون کە ئەبێ بە دۆستی هەتاهتایی دێستا لەو سێ وڵاتەی کە ئێمە مێژوێکی زۆر خوێناییمان لەگەڵیانە هەیە هەر چوار وڵاتەکە سووریاش ئەوەشمان بیر نەچێت سووریا خۆی بێدەنگ کردووە لەم لەمینەوەش بابەتێکی جیاوازەکە ئێمە مێژوویەکی زۆر زۆر دوور و درێژمان لەگەڵ کامەران کاتم نەما وەکو دوا قسەش ئەکرێ سیاسەتێکی حەکیمانی سەرۆک بارزانانی بەردەوامی ئەم سیاسەتە بدەین و دوجار کۆی لێکدانەوە سیاسەکان بۆ ڕۆژهڵاتی ناوەڕاز بڵین کە ئەم سەدەی کووردە چەند ڕۆژ ینی دەیان ساڵ لەگەڵ کووردا ینی لە بەرژەوەندیە خەریکە ئەکەوێتەوە بەڵام بە سیاسەتێکی ئەو نەهجەیش کە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان هەروەها کاریگەری لەسەر حیزبە سیاسیەکانی کوردستانیش هەیە تیشکدانەوەی ئەو سیاسەتە حەکیمانەی جەناوی سەرۆک بارزانیە ئێمە ئەزانین مرۆڤێکی بە ئەزمونە گەرمی و ساردی ڕۆژگاری زۆر بینیوە ئەم جۆرە ئاڵۆزی و شەڕانە و هەڵێنجانی ڕاستیەکان لە ئەنجامی ئەو شپرزەی و ئاڵۆزیانە و بڕیاردانی دروست یەکێکە لە خەسڵەتە سەرەکیەکانی جەناوی سەرۆک بارزانی بەڵێ بە دڵنیاییەوە ئەوەی کە لەم هەرێمەیە ئەگوزارە چ سیاسەتەکانی حکوومەتی هەرێم و هەروە حیزبە سیاسیەکانی بە شێوەیەک ڕنگدانەوەی سیاسەتە حەکیمانەکانی جەناوی سەرۆک بارزانیە ئەومێ دیوەی ئەم ساڵ کە بەرەو نەوڕۆز ڕۆین و لەگەڵ دوو جەژنا بیکەینە سێ جەژنی کورد بێت بە دڵنیاییەوە بە ئەم ئێوارەیە سبەینە بەیانی جەژنی نەورۆزی کوردانە پیرۆز بێت لە هەموو کوردێکی بە شەرەف لە خوای گەورە داواکاری کە بەجلی کوردیەوە بەڵێ کللتوری باو باپیرانمانە منە و جامانەیە یادگاری باوک ماڵم گرتووە تا ئێستا یعنی ئەم نەورۆزە لەگەڵ جەژنێکی پیرۆزاکە کە لە ڕووی ئاینیەوە کۆمەڵێکی زۆر لە خەڵکی پێی مرتاحن و پیرۆزە یەکانگیر بووە بە ئومێدی ئەوەی کە شەڕواژاوە لەم ناوچەیە نەمێنێ هەموو گەلانی ئەم ناوچەیە و دنیا بتوانن بە ئاشتی و بە ئازادی لەگەڵ یەکە بژین و هیچ کوشت و کوشارێکی تر ئێمە دووارە نەبینینەوە. جژنی هەموو لای پیرۆز بە کامران زۆر بەخێرەتی زۆر سپاس بۆەوەش ساز بە کامران غەریب بە کوچاودێری سیاسی لە ستودەی ئەمڕۆی چۆمان لەگەڵ سپاس برام خۆشەویستان و ئازیزان ئێوەش هەمیشە لە جژن و لە خۆشی کامەرانی دابژین.